دوای تێپەڕینی دەڕۆژ لە کوژرانی شنیار هونەر وەک دەستپێکی چالاکی بۆ ڕۆژی جیهانی ژنان، فێمینیستی ڕۆشنگەری و تۆڕی هاوبەشی کۆمەڵە و ڕێکخراوەکانی ژنان بە ئامادەبوونی بنەماڵی شنیار سەردانی گۆڕەکان لە قەزای سی سادق کرد. سازا عەبدوڵڵا نوێنەری بزوتنەوەی گۆڕانە دەڵێت هاتنمان تەنها هاوخەمی و سەردانێک نییە، بەڵکو سەردانەکەمان هەوڵێکە تا کەیسەکە بەلاڕێدا نەبرێت و بکوژ داڵدەنەدرێت لە ژێر ناوی سڵحی عەشایری. لەگەڵ کۆمەڵێ لە ڕێکخراوەکانی ژنان و گروپی ژنانی فەمەنیزم هاتینە سەر گۆڕی شەنیار ئەنوەر، ئەو ژنەی کە بەقەدر و بەناحەق کوژرا سووتێنرا بە دەستی هاوسەرەکەی. بە پێویستمان زانی سەردانێکی گۆڕەکەی بکەین و لێرەوە بە پەیامی خۆمان بگەێنین بە سەرجەم خەڵکی کوردستان کەوا لە بەڕێژێکی مەترسیدار ژن ئەکوژێ لەم هەرێمە و یاسا سەروەر نییە و بکوژی ژنان داڵدە ئەدرێن و دوایی وەکو بەرزەکی بانان بۆی دەرەچەن لەسەر ئەوەی کەوا تۆ بە هیچ شێوەیە تۆ بۆت نییە ژیان لە خەڵک بسەنیتەوە، تەنانەت ئەگەر هەڵەیەکی بچوک بێت تا هەڵەیەکی زۆر گەورەش ناتوانانی مافی ژیان لە خەڵک بسەنیتەوە. ئەم پەیامە گەێنینە سەرجەم ئەو کەسانی کە تا ئێستا لەم شتە تێنەگەیشتوون و ئەزانن ژن کۆیلەیە و ئەزانن ژن ئامێرێکە بەدەستی کۆمەڵگا و بەدەستی پیاوە بەدەستی کەسوکارە و بەدەست ماڵە باوکو و بەدەست ماڵە خەزوورەوە و هیچ ژن هیچ سەربەخۆیەکی نییە لە بڕیاردانە لە بڕیاردان لەسەر تەنانەت ژیان و مافەکانی خۆی. هاتنی ئێمە بۆ ئێرە بۆ ئەوەیە کە پەیامێکی تریشمانەیە گەڕای بگەینین بە هەموو خەڵکی کوردستان کەوا تکایە کە یاسا ڕێڕێوی خۆی گرت و بەرامبەر بەو کەسی کە بەو ئیشە هەڵەسێ، بەرامبەر بەو کەسی کە ژن ئەکوژێ نەکەونە ئەوەی کە بە سڵحی عەشایری و ئەوانە ڕێکەون لەگەڵ ماڵی بکوژەکە. ئەمە زۆر مەترسیدارە لەبەرەوەی کەوا ڕۆژ بە ڕۆژ خۆمان نەزانین ڕێژەکە لە زیابوونە، ڕێژەی کوشتن لە زیادبوونایە. بەڵام ئەم سڵحە عەشایریەکەوە ئەکرێ لە کوردستانە ئەمە زۆر زیان بە دۆزی ژن ئەگەیانێت. لەبەرەوەی ئێمەمانەیە بەپێی یاسا ڕێڕەوی خۆی وەرگرێەوە، یاسا بکوژی ژن زیندانی بکا و ئەوە بکات، نەک بە سڵحی عەشایری بەڕێکەوتن ئەوە بکرێت. لەبەرەوەی ئەگەر ئەوە بکرێت ئێمە ئیتر دەبێ بەردەوامە بێ و ئەبێم قەزیە بەردێکی بخەیتە سەر، لەبەرەوەی کەوا وەکو وایە هیچ شتێ نەکرابێت. بۆیە پێویستە یاسا سەروەر بێ و یاسا بڕیاری خۆی با و یاسا جێبەجێ کرێ بەسەر ئەو کەسانەیەکەوە ئەو تاوانە ئەنجامەدەن. شارە عەبدولکەریم لە پرسراوی لقی ژنانی شارە زۆر دەڵێت هاتنمان ناڕەزایی و هاوخەمیە و هۆشیاری بڵاو بکەینەوە لە ڕێگەی پەرلەمانەوە کار بکرێت بۆ کەمکردنەوەی تاوانی لەو چشنە. بۆنەی دەستپێکی چالاکیەکانمان لە 8 مارس کە ئەمڕۆ 5 مارسە دەستپێکی چالاکیەکانمان لەسەر گۆڕی شنیار وەک هاوخەمیمان بۆ کەسوکار و خانەوادەی شنیار و جگە لەوە وەک نیشاندانی ناڕەزاییمان بەرامبەر ئەو هەموو کوشتنەی بەرامبەر ژنان لە کوردستان ئەکرێت. ئێمە هاتووین ئەمڕۆ دەستپێکی چالاکیەکانمان بە ماتەمگێڕی لێرەوە دەست پێکەین و هەوڵەدەین کار بکەین و هەڵمەتێکی وشیاری ڕابگەێنین بۆ ئەوەی چیتر ژن بە ناحەق و بەبێ تاوان لە کۆمەڵگەی کوردیانە کوژرێ و پەیامێکمان هەیە و یادداشتێکمان هەیە بۆ پەرلەمان بۆ ئەوەی کار لەسەر یاساکان بکرێ و یاساکان هەموار بکرێنەوە بۆی چیتر ژنان بە ناحەق نەکوژرێن و کەیسەکانی ژنان بەلاڕێیان نەبرێن و بکوژانی ژنان بە ئازادی لە سەرجەم کوردستانە نەگەڕێن. مینا نەعمەتی لە ڕێکخراوی ئاسۆی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانە بەشدار بوو دەڵێت دەبێت تەواوی ژن هاودەنگ بێت و داوای مافی خۆی بکات تا هیچ پیاوێک تاوانی وە ئەنجام نەدات و دواتر بە ئازادی بسوڕێتەوە. بزانێت کە مرۆڤێکی ئازادە و دەبێت ببێرانە دەبێت کۆ بنەوە لە دەوری بە یەک دەنگ هاوار بکەن و ئەو بێدەنگیە بشکێنن و نەهێڵن هیچیکە بکوژەکانی ژن کە کۆمەڵگا بێ کە پیاو بێ بە ئاسانی بتوانن ئەو کارە بخۆن و لایان بگوزەرن. دایکی شنیار بە نیگەرانی و دڵپڕیەوە لەسەر گۆڕی کچەکەی نیگەرانە. من دایکی شنیارم، داواکارم لە حکومەت، داواکارم لە دام و دەستگاکان لە هەموو کەسێکی بە شەرەف مافی مرۆڤ بێنە سەر خەت ئەو شتە قبوڵ نەکەن، بە هیچ شێوەیە قبوڵی نەکەن. بازارێکی تر ئەم وەحشی گەریە نەمێنێ لە ناو کۆمەڵگای ئێمە، کەسێکی تر نەبێ بە قوربانی ژن نەکوژرێ. بۆچی ژن کوژرێ؟
بە کەسێک کە کەسێکی ناوێت کەسێک کە لەگەڵ کەسێکە ناگونجێت جا بێتۆ لێ. شنیار هونەر ئەو ژنەی لە کۆتایی مانگی ڕابردوو لەلایەن هاوسەرەکەی و سووتێنرا و دوای 5 ڕۆژمانەوەی لە ئیمەرجەنسی سلێمانی گیانی لە دەستا و لە گۆڕستانی نوێی سێ سادق بە خاکسپێردرا.